خاوەن پێداویستێکی تایبەت هاتوون لەم فیستیڤاڵەی نمایشکردنی پەلەوەر بەشداریتان کردووە چ شتێکی سەرنجڕاکێشتان لێرە بینیوە و بۆچی هاتووی؟ لای نمایشە و جارە زۆر جیاوازە بە هەموو جۆرە پەلەوەرەك و بزنەوە عەلەشیشە و ئیتر قازە و مراویە و جیاوازترە چەند سارە بەس زیاتر مریشک بووە ئەو سار زۆر جیاوازترە. خۆت ئەم جۆرە پەلەوەرانە بەخێو دەکەی لە ماڵەوە هەتن؟ ئەم بە شامی مێ هیچ پەلەوەرێکت لێرە نمایش کردووە؟ بەڵێ. بە چەند دانە بەشداریت کرد؟ دوودانەکە لە شێربینە. باشە. چ شتێک واتان لێ دەکات ئێوە بێن ماگانە لێرە پەلەوەرەکانتان نمایش بکەن؟ یعنی چ تایبەتمەندیەکی هەیە بۆ ئێوە؟ تر عەز و ئارەزووی خۆمانە و ئەو نمایشێش دەکەین یعنی زیاتر درمان پێ خۆش دەوی بەرەو پێشتر دەچین ئینشاءڵڵا. باشە لێرە تەنها نمایشکردنە یاخود کڕین و فرۆشتنیشی پێوە دەکرێت ئێوە دەیفرۆشن و ئەگە ئاژەڵێک پەلەوەرێکتان بەدڵ بێت دەیکڕن؟ وەڵای هەردووچی دەکرێتن نمایشەوە ئێستان بەس لۆ نمایشی نایتم دوو مشتریش هاتیە و نەوفرۆشتیە. چەندیان پێداینە؟ بەخوای سعرم نەگوت یان نایفرۆشم. وەڵای هیوادارم ئەو پێشانگەیانە هەر بکرێ یعنی بەڕاستی زۆر درمان پێ خۆش دەبێ یعنی دێن ناو برادەران و یەکتر دیتن و زۆر خۆشە.